دوی ئەیلولی 1990 لە مام جەلال یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆک گۆرباشۆف کرملن مۆسکۆ یەکێتی سۆڤێت. بەڕێز سەرۆک، بە هیوای سەرکەوتن بۆ کۆبوونەوەی داهاتوتان لە کۆڕبەندی ناکاوی ئەمساڵ لەگەڵ سەرۆک جۆرج بوشدا، بە هیوام کە خواستی دنیای شارستانی سەرکەوتوو بێت لە دۆزینەوەی چارەسەرێکی دادپەروەرانە و بەردەوام بۆ ئەو کێشانەی کە دروست بوون لە پاش پەلامارە دڕندانەکەی سەددام حوسێن بۆ سەر کوێیت. لە ئێستادا دەرکەوتووە کە سەددام حوسێن نوێنەرێکی مەترسیدارە لە جیهاندا، تەنها بۆ کوردەکان نا بەڵکو بۆ مرۆڤایەتی بەگشتی. ئێمە هەمیشە هەوڵمان داوە کە جیهان ئاگادار بکەینەوە لەم مەترسیە کە لە ساڵە دوور و درێژ و سەختەکاندا خەڵکەکەی ئێمە ڕوبەڕووی ستەمکاری و خراپەکاریەکانی سەددام حوسێن دەبنەوە بە تەنها لە کاتێکدا کە بەداخەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگ بوو لە بەرامبەر جینۆسایدە بێڕەحمانەکەی بەرامبەر بە کورد. بەڕێز سەرۆک، نامەوێت ناحەقانە درێژە بدەم بەو بیرروڕایی کە زۆرێک لە کوردان باوەڕیان وایە کۆمەڵگای نێودەوڵەتی چاوپۆشیان کردووە لە دیکتاتۆری عێراق لە 20 ساڵی ڕابردوودا. ئەوەی گرنگە لە ئێستاوە و پێویستە ڕەچاو بکرێت بۆ خەڵکی بێدەرەتان و بێبەشکراوی من ئەوەیە کە کۆمەڵگای نێودەوڵەتی پێویستە ڕێگای گونجاو و کاریگەر بگرنە بەر کە ڕێگا بگرێت لەسەر هەڵدانەوەی ئەم دیکتاتۆریە تۆقێنە لە عێراقدا لەبەر بەرژەوەندی خەڵکەکەی و من و بۆ بەرژەوەندی دنیایەکی باشتر کە جەنابەت و سەرۆک بوش ئەتانەوێت دروستی بکەن. داواتان لە یەکەم کە چارەنووسی کوردەکان جارێکی تر پشتگوێ نەخرێت. ئەم قەیرانە دەرفەتێکی باشە بۆ چارەسەرکردنی ئەو ناحەقیە مێژوویەی دژ بەم میلەتەکەم کراوە. هیوادارم بەڕێز سەرۆک کە عێراقی دوای سەددام حکوومەتێکی بەرپرسیاری هەبێت کە تیایدا نەتەوە جیاوازەکانی عێراق بە شێوەیەکی دیموکراتیانە بەشدار بن. ئەمە نەک تەنها ڕێگر دەبێت لە دووبارەبوونەوەی جینۆساید دژ بە کوردەکان، بەڵکو کۆمەڵگای نێودەوڵەتیش دڵنیا دەکاتەوە لە بوونی حکوومەتێکی بەرپرسیار و سەقامگیر بە پێی ستانداردی جیهانی لە نێوان وڵاتاندا. دڵسۆستان، جەلال تاڵەبانی.